سڵاو بەڕێزان برگەی ڕۆژنامانیتان پێشکەش دەکەم گرنگترین شت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانتان بۆ دەخەمەڕ و بە ماڵپەڕی میلیتەر دەست پێ دەکەین کە بڵاوی کردوتەوە ژمارێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەمڕۆ پرۆژە یاسایەک پێشکەش دەکەن کە داوا دەکەن ڕاستەخۆ چەک و پێویستی سەربازی بەهێزەکانی پێشمەرگە ببەخشرێت نەک ئەوەی لە ڕێگەی بەغداوە بۆیان ڕەوانە بکرێت. ئەو ئەندامانە سەر بە هەردوو پارتی دیموکرات و کۆماریەکان و پشتیوانی لە ڕاستەوخۆ پرچەکردنی هێزە کوردەکان دەکەن. ئێد ڕۆیس سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە ماڵپەڕی میلیتەری ڕاگەیاند زۆر کات بەهۆی ڕەوانەکردنی چەک لە ڕێگەی بەغداوە ڕەوانەکردنی پێویستیە سەربازیەکان بۆ پێشمەرگە دوا دەکەوێت. پێویستە ئەو پرۆسەیە گۆڕانکاری بەسەردابێت بۆ ئەوەی بتوانین داعش تێک بشکێنین. هەفتەی ڕابردووش ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا لە لیژنەی کاروباری سەربازی ڕایگەاند ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چەک بۆ هێزە کوردەکان ڕەوانە دەکەین. کارتەر ڕاشگەیاند ڕەوانەکردنی پێویستیە سەربازیەکان دوای ڕەزامەندی بەغدا دێت بەڵام هیچ دوا ناکەوێت. کارتەر ئاشکراشی کردووە چەک و پێداویستیەکان لەلایەن ئەمریکا و 12 وڵاتی دیکەوە بۆ هێزە کوردیەکان لە عێراق دابین کراوە. لە حوڕێ دەیلی نیوزی تورکیش بڵاو کراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند رووسیا زۆر پەلە دەکات لەوەی هێزەکانی خۆی لە سووریا جێگیر بکات بەڵام پێویست بوو کە بە جددی ڕوبەڕووی داعش بێتەوە. ئەردۆغان هەفتەی ڕابردوو ڕایگەیاند بەڵگەی لەبەردەستدایە کە رووسیا تێوەگلاوە لە بەقاچاقبردنی نەوت لەلایەن ڕێکخراوی داعشەوە. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاو کراوەتەوە ئەمریکا یارمەتی ئێران دەدات کە بەشێک لە وزە ناویکەی بەرهەمی هێناوە بۆ وڵاتی کازاخستانی ڕەوانە بکات و ئەمەش هەنگاوێکە بۆ ئەوەی ئەمریکا بە زووی گەمارۆکان لەسەر ئێران لا ببات. بەرپرسانی ئەمریکا بۆ ڕۆژنامە ئەمریکیەکە جەختیان کردوێتەوە لەوەی خوازیاری ئەوەن کە بە زووی گەمارۆ ئابوووریەکان لەسەر ئێران لا ببرێت بەر لەوەی هەڵبژاردنە پەرلەمانیەکان لە وڵاتە لە ساڵی داهاتوودا بەڕێوە بچن. لە N24ش بڵاو کراوەتەوە فینلەندا 800 یۆرۆ دەداتە هەموو هاوڵاتیەک. فینلەندا بە وڵاتە پێشکەوتوەکانی ئەوروپا دەدەنرێت لە بواری پەروەردە و فێرکردندا. بەڵام ئەم وڵاتە لە 2012ەوە تووشی پاشەکشەی ئابووری بووە. بۆیە لە ئێستادا هەوڵ دەدات چاکسازی لە سیستەمی کۆمەڵایەتیدا بکات و ڕێژەی بێکاری کەم کاتەوە و نیشتەجێبوون ئاسانتر بکات و فێرکردن و کۆمەکی دارایی منداڵان و باوانیان باشتر بکات. لە هەمووی سێتر بڕیاریشی داوە کە لەمە ولا دەبێت موچەی بنەڕەتیەر هاوڵاتیەک 800 یۆرۆ بێت. ئەمەش بێگوێدانە ئەوەی ئەو هاوڵاتیە دەوڵەمەندەیان هەژارە موچەکەش بێ هیچ مەرجێکە و تەنها بە باشکردنی باری دارایی گشتیەوە بەسراوەتەوە. بەرگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.